مەبەست لە خەندەی خەبات قسە خۆشەکانی ناو شۆڕش و خەبات و پێشمەرگایەتیە وەکو گوڵێکی سووروایە لە ناو بەفر و شەختە ڕوابیە پێشمەرگایەتی و خەبات و تێکۆشان هەر خوێن و شەهید و خەم و خەفەت و فرمێسکنێ بەڵکو و قسەی خۆشی تێدا هەیە ئەوە بۆتە بەشێک لە کەلاپور و سامانی نەتەوایەتی و پێشمەرگایەتی و خەبات و تێکۆشان. بەڵێ ئەمە دووەم کتێبەکە بڵاوی دەکەم یەکیان بەناوی شنەی شاخ کە هەمووی پێشمەرگایەتی بە خەندەی خەباتیش زیاتر لە خەبات و تێکۆشان و خەباتی سیاسی و پاژڕاپەڕین دەکاتن کە ئەمە تێدا بەڵامی سێمیشمان لەسەر خۆشمەی پێشمەرگایەتی ئەو ڕووداوانەی کە قەوماون و لێمان قەوماون و کە لەگەڵ ئەوان بە هەزاران نوکتە ماون ئەگە کۆ بکرێتەوە. گوتیان قۆڵ بە مەقالەت یەکجار زار نووسێ قەتی شتی جوان دەبسمەتی ئەی گوتی ئاخر هەندێشی تێتی ناتوانین نوکتەیەک بگێڕێتەوە. خالد قشتینیش کە نووسەرانی عێراقی یانیشی تێدا هەیە ئەگەر بە خۆتان ئەوە پێویستە ئەو نوکتانەی شاخ بەڕاستی مامۆستای زانکۆیان کێشە بووی وەکو پێشتریش هەر تووشی کێشە ئەو خەڵکانی کە زەعیفن ڕەبیمانی سەدەی 21ەم سپاس کاتان باش ئەملای بەخێر